تری لەبارەوە دەکەم لەگەڵ میوانەکەم دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکاری یاسایی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە ستۆدیۆ ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێی. سەرەتا جەنابتان ڕاوێژکاری وەزارەتی دارایی و ئابوورین لە کۆبنەوەکەی ئەنجومەنی دەوڵەت بۆچی ڕاوێژکارانی و هەموو وەزارەتی داد هەموو وەزارەتی دارایی و ئابووری بەشداریتان نەکردی هەرێمی سپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. ئێمە لەگەڵ نووسراوی فەرمی مامەڵاکەین هیچ نووسراوێک بە دەستمان نەگەیشتەوە بفەرمی بانگەشت نەکراین بۆیە ئامادە نەبووینە. هۆکارەکە تەنیا ئەوە بوو. بەڵێ زۆر باشە. دوێنێ سەرۆکوەزیران مەسرور بارزانی گوتی کە موچە مافێکی یاسایی و ڕەوای موچەخۆرانەوە نابێت کە هیچ بربەستێک لە بەردەم خەرجکردنی هەبێت. هیچ کێشەیەکی یاسایی ماوە یاخود هیچ پاساوێک ماوە کە بەدەست بەخداوە بێ بۆ نەناردنی موچە؟ نەخێر بە پێچەوانەوە ئەوەی کە ئێستا نایاسایی ئەکاتەوەی دژی بە دەستور مامەڵاکە ئەوە حکوومەتی اتحادیە وەزارەتی دارایی اتحادیە کە بە پێی بڕیاری دادگا باشترین چۆنڵە سەنگی مەحەکەکە لەوێت چواردە مادەی دەستوریە ناوەتەوە کە باس لەوەکە باس لە ڕەوایەتیەوەکە کە بێت موچە جیا بکرێتەوە لە هەموو کێشەیەک لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی و پێویستە موچە هەر بنێردرێ، بەڵامەوە حکوومەتی اتحادی التیزامی بە بڕیاری دادگای فیدرالی بە دەستور بە یاساش نەکردووە. چاوەڕێ چیەکەن لە ئەو ڕەشنووسەی کە ئەنجومەنی دەوڵەت ئەمڕۆ کۆتا کۆبوونەوەی لەبارەوە کردەوەی داتا ئەنجومەنی وەزیران؟ ئەمە تاکو دەرنەچێمە ناتوانین قسێکی لەسەرکەین، بەڵام بە هەموو حاڵەکان ئەو دادگایەکی ئیداریە ئەوەی ئێستا کە چۆتە بەر دەستی بەیان ڕەئیە تەنها ڕەء دەدا و ناتوانرێت یعنی احتیماد بکرێت سەری وەکو قەرارێکی دادگای مختص بە پێی دەستور بۆ ئەو کێشانی کە لە نێوان هەرێمەکان و حکوومەتی فیدرالین زیاتر و لە نێوان پارێزگاکان و کۆبەڵە کێشەی تر هەیە لە اختصاصی دادگای فیدرالیە نەوەکو ئەنجومەنی دەوڵەت کە پێشتر ناوی مەجلس شوڕا بوو. بۆیە من تەسەوڕی من وایە حکوومەتی فیدرالی لەم بابەتش ترسی ئەوەی هەبوو وەکو بابەتی موچە کە چوە بەر دادگای فیدرالی لەوێ بڕیارەکەی بەدڵ نەبوو، بە هەمان شێوە گەر ئەم جارە بابەتی داهاتە فیدرالیەکان و لۆکاڵەکان بچوایەتە بەر دەستی دادگای فیدرالی کە قەراری قەتعیە هیچ مەجالی تانە لێدان و گەڕانەوەی تیانە، بۆیە ترسی ئەویان هەبوو بردویانەتە بەردەم ئەم دادگایە لە ئێستادا بزانن بێتانوانی ئەمە مماتەڵەکردن بێ بەکاتەوە 100% مماتەڵەکردنە. ئەگەر بەدڵیشی نەبێت ئەتوانێت بڵێت کە بڕیارەکانی ئەم دادیان ڕەئیەکەی ئەم دادگایە مولزەم نیم پێوەی و جێبەجێ نەکات. بەڵام لەمان کە تا هەرێمی کوردستانی دەتوانێت ینی پابەندی بڕیارەکانی نەبێت. بەڵێ وەسڵەن ئێمە داوامان نەکردووە کە بچێتەوە خوان ئەو داوایان کردووە کوتم ئەو ترسیانە، ینی تۆ هیچ پێویست ناکات ئەسڵەن ئەو ڕێی بە وەربگیری ئەگەر مماتەڵە نەبێ لەبەرەوەی تۆ قانونت هەیە، قانونی ئیدارەی مالی وازەحە کە باس لەواکات نسبەتی چەند لە داهاتە فیدرالیەکان بۆ محافەزاتەکانەوە بۆ هەرێمی کوردستانەوە لە ڕێژەی چەند بۆ حکوومەتی فیدرالیە و بەنسبەت داهاتە لۆکاڵەکانش 100% بۆ پارێزگاکانە بێ و بە هەرێمی کوردستانە بێت. دکتۆر ئەوەی ئێستا کە ینی بە بەردەوامی بیانووی نوێیان هەیە عێراق بۆ ئەوەی کە موچە نەنێرن بۆ هەرێمی کوردستان، بەڵام هەرێمی کوردستان وەک قەوارەیەکی فیدرالی ینی پابەندی بنەما دەستوری و یاساییەکان بووە بەرامبەر بە بەغدا؟ 100% ئێمە پابەندی دەستور بووینە، پابەندی یاسای بودجە، پابەندی یاسای ئیداری مالی بووینە، ئەوەی ئەوە پابەندی بڕیاری دادگاش بووینە، ئەوەی پابەند نەبووە حکوومەتی فیدرالیە. ئێمە سەبارەت بەوەی کە ئەوان هاتن بیدایەت کێشان لەسەر لیستەکانی موچە دەرکرد. ئێستا لیستی موچای هەرێمی کوردستان زۆر باشتر و پێشکەوتوترە لەو لیستی کە لە خودی عێراق لە داوام دەستگاکانیان ئاماداکرێ. دوایەوە هاتنە سەر بابەتی داهاتی ناوخۆیی یان داهاتی نانەوتی. لە داهاتی نانەوتی ئەمە یەکەم جار قیاسێکماندانە لەسەر ئەساسی یاسای منطقەی حکمی ذاتی ژمارە 33 ساڵی 74 کە دەرچووە، ئەو کاتچی دەسەڵاتێکی دارایی درراوە بە کوردستان ئەوماندانەوەمان کرد بە مقیاسێک، پاش خۆیان لەسەری ڕۆیشتن و ئەوان لە پێش 2013 لەسەرەوە ڕۆشتن تەڵ پاش ماوەیەک پاش ساڵێک ساڵ و نیوەک هەر بۆ ئەوەی مماتەڵە بکەن و ئیشەکە تێک بدەن هاتن ئینجا وتیان
ئەوە زۆر کەمە تۆ خۆ ئەمە معمەلی بازار نییە کەم و زۆری بەبێ یاسا تهدیدیکە ئینجا ئەم جاریان ئەوەی ئەمە تەقدیمان کردووە بۆیان پێشنیارێکی ترە ئەوەیە کە ئەو یاسایانەی کە لە عێراق نافزە پێشتر هەر هەبوو لە هەرێمی کوردستان نافزە وەکو گومرک و زەڕی بۆ ئەمانەوە بە فیدرالی دابدرێت و بە نسبەتی ڕسوومە ژەروەهاوانەی کە یاساکانی یاسای فیدرالین بە داهاتێکی فیدرالی هەژمار بکرێ و 150 ئیداعی خەزینەی حکوومەتی اتحادی بکرێ بەڵام بە نسبەت ئەو ڕسووماتانەی یان ئەو داهاتانەی کە بەپێی یاسا و ڕێنمایەکان کە لە هەرێمی کوردستان دەرچووە ئەوانە بە داهاتی لۆکاڵی هەژمار بکرێن طبعا ئەوە سەلاحیاتی مەزز محافظەیەکش ئەمە بکە ئێمە وەکو هەرێمێک ئەم دەسەڵاتەمان نەبیت واتایەک بۆ فیدرالی نامێنێت کەواتە بەغدا ناهێڵێت هەرێمی کوردستان و مارەسەی مافیاسایی و دەستوریەکانی خۆی بکات نەخێر نایڵێت وە زۆر خراپ مامەڵەی لە گەڵ مەفهومی فیدرالیت کردووە کە عێراق لە دوای 2023 لەسەر ئەو بنەمایەدا مەزراوە یعنی ئەوان یاری بە ئاگرەکەن یاری بە مەفهومێکەکەن بە سیستمێکەکەن کە خۆیان لەنا ئەو سیستمان بۆ سیستمێنراون ئەگەر ئەوە بگۆڕن خۆشیان لەناوەچن باشە دکتۆر ئێوە سەرەتا گوتان کە وەکو هەرێمی کوردستان داوامان نەکردوم بابەتە بچێتە لای ئەنجومەنی دەوڵەت یاساکان وازە زۆر باشە حتا لە کۆبوونەوەی دوێنێش ینی تەنیا دوو دادوەر لەگەڵ بۆچوونەکانی هەرێمی کوردستان نەبوون ئەگەر ئەمڕۆ لە ڕەشنووسەکەیە کە ئەیدەن ئەنجومەنی وەزیران یعنی بڕیارەکان لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ پێتان وایە کە حکوومەتی فیدرال پێوەی پابندە بێ خودم جارژنا منەوە نازانم ینی پێش حەدەست ناکەوم بە ڕێیەکەیان دەربچێ و بزانین حکوومەتی فیدرالی ڕێی چێ بێ لەسەری پێتان وایە کە حکوومەتی فیدرالی ینی دوایمین جارە خۆیان دەرفەتیانەوە بە نسبەت ئەوەی کە وەکو خۆم یعنی بە هەر نەک لە ئەو ئیبدا ڕێیە هەر بابەتێکی تر هەبێت بۆ مافی کوردستان بێ ئەوان دژێ وەستنەوە ئیشەکە ڕەبتی بۆ نییە ینی ئەم ڕۆی بەنە دادگا ئەی بەنە دادگای فیدرالی بەنە ڕۆژێکی ترەی بەنە دادگای با بڵین مەجلیسی دەولە و هەر ڕۆژی بۆ شوێنێک مماتەڵەکردنە جارێکی تر لەوانێ ئەم جاریان بۆ پەرلەمان بیبن یاسای پێ تعدیلکردنەمانە هیچی حێل نییە ئەوان ئەگەر نیازیان هەبێ وازحە بابەتێکی ئینسانی مەسەلەی موچەتۆ مافە بەسیترین مافە یعنی سەرەتاترین مافە پێویستە لە سەریان واجبە کە ئەگەر ئەوان کورد بە هاوڵاتی خۆیان ئەزانن ئەوە کەمترین واجبە بەرامبەر هاوڵاتیانی خۆیان ئەنجامی بدەن بەڕاستی باشە دکتۆر ئێوە وەکو وەزارەتی دارایی و ئابووری وەکو هەرێمی کوردستان بەڕاستی هیچ پابندیەکی یاسایی و دارایی هەیە کە وەکو خۆی جێبەجێتان نەکردبێت ئێمە تەحەدامان کردووە بابێن بڵێن ئێوە چی خاڵێکتان جێبەجێ نەکردووە و هەمسانەوە لێرە تەحەدا هەموو شتێکتان جێبەجێ لەم بەرنامەی جەنابەت بەڵام یاسا بەپێی مەبادی گشتی یاسا کاڵێن مەبادی گشتی معنای لە هەموو وڵاتێک هەر ئەمەیە ئەوش ئەرک و مافەیە ئێمە هەموو ئەرکێکمان جێبەجێ کردووە ئێستا چاوەڕێ ئەوەین و واجبە لەسەر عێراق مافی خۆی مافی گەلی کورد بدا ئێمە ئەرکەکانمان جێبەجێ کردووە چاوەڕێ مافەکەین بەڵام ئەوان لە دیوی خۆیانەوە ئەرکی خۆیان جێبەجێ ناکەن چاوەڕێکن بەم زوانە موچەیەکی دیکە بنێردرێ لە بەغداوە ئەوانە نازانمەوە عێراقە و مزاجی تەسەڕوفەکە هیچ پابند نین بە نە بە عرف نە بە یاسا نە بە حقوقی ئینسانش بەڕاستی زۆر سپاس دەکەم دکتۆر هاوڕێ کەمال ڕایشکاری یاسایی لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان زۆر بەخێر بیت دەستخۆش